منداڵێکم پەیدا بوو تقریبا هەفتەکی ژیا لە ناو شوشەی بوو. حیوانەکەم بۆ کردە سەدەقە بەس دەڵێن دەبی هۆزەبانەی بۆ بکەی. منداڵەکە مرد، هەفتەک ژیا مرد. سەرەی هەفتە مردوونیە حەوت ڕۆژی کامل ژیا؟ 5 ڕۆژ بوو مامۆستا. ئەگە 5 ڕۆژ بێت لەسەر واجب نییە، چکە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم كل غلام مرتهن بعقيقته ئەویش يذبح يوم سابعه لە ڕۆژی حەوتەما سەر ئەبڕێت، بۆیە فریای نەکەوتووە. والله تعالى أعلم. علماء لەسەر ئەوە ئەفەرمون هەتا گاتە حەوت ڕۆژ بۆی سەر نابڕدرێت. بۆیە هەندێکیش ئەفەرمون بەس بێتە دنیاوە ئەگەر وەفات بکە ئەبێ بۆی بکەی حەقە لەسەر باوک. ئەنجا ئەگەر بۆی بکەی بۆی لەو خلافە دەرچیت وەی بۆیشی یعنی ئەو تەکلیفە لەسەر شانت نەمێنێت، ئەو مەسئولیەتە لەسەر شانت نەبینێت، چونکە تۆ لە قیامەتە ئەو مناڵە ئەبینیتەوە بە ئیزنی خوای گەورە و ئەبێتە ڕێگەر لەوەی کە خوای گەورە تۆ نەخاتە جەهەنەمەوە. یعنی ئەبێتە پەردەیەک. حتا پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک هەر دایک و باوکێک جگەر گۆشەیەکیان بمرێ لەم یەبلوغ الحلمە ئەو حلمە ئەفەرمێن نەگەیشت بێتە بالغ بوون، یعنی لە تەمەنی مناڵبوونا لە وەفاتی کردبێت ئیلا ئەبێتە پەردەیەک لە نێوان ئاگر و ئەو دایک و باوکەیە. ئەو مناڵە ئەبێتە دیوارێک نایەڵێ ئێوە بسووتێن لە ئاگری جەهەنەمە مادام سوپاسی خوای گەورەتان لەسەر ئەو موسیبەتە کردو. ئێستا ئەگەر بکرێت منداڵەکە کوڕ بوو حیوانێکی بۆ بکوژمەوە یان دوو؟ ئەتوانی دوانی بۆ بکەیت، ئەتوانی وشی بۆ بکەیت قوربانیە. یعنی واجب نییە بۆ بکرێت بەس ئەگەر بشکەمەوە خێرە و باشە. بەشێک لە زانایان پێیان وایە یذبح یوم سابعه ئەڵێن ئەگەر نەگەیشت بێتە حەوت ڕۆژ وەفاتی کردبێ لەسەر باوکەکە واجب نییە، بەڵام هەندێکە فەرمون نەخێر مادام كل غلام مرتهن بعقيقته ئەفەرمیە هەر مناڵ کە لەدایک بوو بارمتەی ئەو گوێزەبانەی یەکەوە ئەبێ بۆی بکرێت، بۆیە واجبە لەسەر باوک هەڵسێ بەو ئەرکە و ئەنجامی بێت. بەڵێ براکە عفو مامۆستا بە چ نیەتێک بۆ بکەم باش؟ هەر نیەتی عەقیقە قوربانگیان، نیەتی نیەتێک لێ بینم. نیەتی عەقیقە یعنی گوێزەبانە.